حاڵەتەکانی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵەبجە بەردەوامیان هەیە. تاوەکو ئێستاش هیچ شێڵتەرێک لە پارێزگاکەدا نییە لە کاتی ئەنجامدانی توندوتیژی بەرامبەر بە ژناندا لە هەڵەبجە ناهێڵێنەوە. وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجەشی ئەرکەکانی ئەوانە بینین تا ئەو کاتی ئەوان دەست بەکارە بن. لە ماوەی ئەم ساڵە 65 دۆسیەی توندوتیژی دژی ژنان تۆمار کراوە. خۆشبەختانە هیچ دۆسیەک نییە کە تایبەت بێ بە کوشتنی ژنان لە سنووری پارێزگای هەڵەبجە و حاڵەتێکی خۆسوتاندنی ژنانە بووە کە خۆستان و مردن بووە و حاڵەتێکیشە بووە کە خۆخنکاندن بۆ دیارە کچێک خۆی خنکاند و لە جژنی قوربان ڕووداوەکە ڕوویداوە. نووسینگەی هەڵەبجەی مافی مرۆڤ دەڵێن توندوتیژی دژ بە ژنان لە حاڵەتەوە بۆ دیاردە دەڕوات و گرفتی دادگای خێزانی و نەبوونی شێڵتەر گەورەترین گرفتن ڕووی لە کەیسەکانی ژنان کردووە. ڕۆژانە چەندین ژن پەیوەندیەکە داوای شێڵتەر و داوای مانەوە ئەکا کە شوێنێک پاراستن، بەڵام لێرە ئەوە نییە بۆ ئێمە بێ بە هاوکاری پۆلیس بتوانین ئەوانە بە خێرایی بگەێنینە شێڵتەرەکانی سلێمانی. بەڵام ئەمە دیسان زەحمەتێکی ترە، ئێمە زەمانمان ئەوێت تاکو ئەو کەسە بگاتە شوێنی مەبەست، ئایا لە ڕێگای تووشی حاڵەتی کوشتن نابێتەوە جارێکی تر، ئایا تووشی ڕووداوی هاتوو چۆن نابێت، چۆن بتوانین بە سەلامەتی بگاتە شوێنەکەی خۆی. حکوومەتی هەرێم نووسینگەی هەڵەبجەی توندوتیژی دژ بە ژنانی کردووەتەوە، بەڵام تاوەکو ئێستا تەنها یەک کارمەندی هەیە و هیچ بینایەکیان نییە. کارەکانیشان لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەڵەبجەوە جێبەجێ دەکرێن. لە 25 نۆڤەمبەر خۆپیشاندانمان کردووە بۆ بەردەم پارێزگای هەڵەبجە لە ڕێپێوانێکە داوای کۆمەڵەشتمان کردووە، هەتاوەکو ئێستا هیچ خاڵێک لەو خاڵانە نەچۆتە بواری جێبەجێکردن بەداخەوە ئەڵێم. بەڵام قسە لەسەرەوە کرێت کە نووسینگەی بەڕێنماییبوونەوەی توندوتیژی لە هەڵەبجە ئەکرێتەوە و دیسان قسەمان هەیە بۆ خۆی لەسەرکردنەوەی نووسینگەکەش، چونکە ئەوە نییە کە ژنان و کچان و ڕێکخراوەکانی هەڵەبجە داوایانە کرد. ئامارەکان و کەیسەکانی توندوتیژی لەلایەن ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان و نووسینگەی مافی مرۆڤ و پۆلیسەوە ئامادە دەکرێن. لە نەبوونی شێڵتەریشدا لە حاڵەتی ئەنجامدانی توندوتیژی دژ بە ژناندا ژنان لە پارێزگای هەڵەبجەوە دەگوازێنەوە بۆ سلێمانی. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.